وای کاک جەمال چابوویانە چ بوو بچێ ڕاست و چەپم پێ کردی خوا بەخۆ دەڵێ سایق تخوا تو ساقي باشە ماخۆلە من 150 بەردەمە بەڕا ناکەی بڕۆم ئەوە جەمە درێژەوە توی بەناخێری ژیانت باشە ئەم لەو زیادە دڕۆم ئەم پیاوەی کاسبم ئیش تەکسی دەکەم باشە ئەو لۆ ڕێ بدەگری ها بەخۆ بۆ فامیلی دێ دامەلی چۆن مەناسی نادناسم ئەدەمە جیران نەبووین ئەدە تو کات خۆش ئاها سەر ڕۆ نەبووی ئاغرور نەبووین بەسە خەرور و مرور باشە ماخۆل لە لەم جادەیە من 150 تۆ پێشە گرتوم ئەمە تو پێشتم وەڵێ، نام ئەوە پێشتم. لێی چوانێت و ئەمە دەبی ئێستا لە بلێ دنیا بسوڕم ئەو ئیشە لەگەمت کرد ئێستا ئەم دەبی 5 کیلۆمەتر بڕۆم هەتا فرکەش دەبینمەوە وەرە دەدەی جا 5 کیلۆمەتر چیەوە لیترێ 2 لیتری سەرف کرد هاوە 50,000 دێمە بۆڵە بۆڵ مەکە کورە دەست لە بەرکردڕانەکەی لۆ من دەڕۆژەکەرم ئەمە ڕسکی دەستی خۆم دەخۆم لەو جات دەگرم دوو دیناری بە عراری پێیاکەم وشی تو غرور نیمە پارەی تۆ بدەم کاکاخن نابێ ئاوە خاو خەریچێک بڕۆی سەرێ پشتی 200 نەڕۆی سایق نیت ئەمن 200 ناڕۆم ئەمن بە ئارەکەی نیچوان خۆم سارم پێیاکەدە وشی تو نیمە ئەمن چاوەڕێمە دوو دیناری بە عراری پێیاکەم بەس بڕۆ لەبەر چاوم بزر بە خوا بە قوربانی ئەوت کە کەسارانێک جیران بووینەکانە ئەلێ دەردەکەم پێ دەکردی با بە دەواری شەڕ وەڵا بۆ معلوماتێ 10 ملیۆن دینار قەرامە قەرزارم هی مروری ئێستا چم ئەیەمە بەسە سواری سارەکەت بە بەخۆ بە سەر پرسێ دێ برنج بە هەڕشتەی سوار بدەی هەیەڵا نەتبینمەوە والله نمونە وا تۆ ساقی 200 نەڕۆینا سایق نیت ئەسڵا نعلت بالشيطان سەرکەوە سەرکەوبانێن ها والله سيدي ئێستا چۆن پێش نایە من بڕ نایە ولا سلكوا بيا والله بي کاک جەمال بە قوربان کاک جەمال ئەو چیە و سرعەتە والله صوبي زروشتم بيا والله بي 300 ڕۆژتی بە قوربان سەبرە بڕۆ کاک جەمال ڕۆژێک هەل دەگریەوە يلا قالوا ماما سوت شيء مەقسەدم ئەوەیە ڕۆژێک تووشی حادثەش دەبی تووشی مشکلش دەبی نابم بپارە حەلیەکە مام زۆر سێری تۆ هەندێک شتێ بە پارە هەل نابی کاکە بڕۆ کاک بەس سەبر بە يا قوربان. قەزابیت با بچین قاوەیە بخۆینەوانێ هەر بە شتێ نەیەڕۆم سەبر کاک جەمال بابا سەبر سەبری چی تاسێ وای کاک جەمال سەبر کاک جەمال کتێب عملیات کرێ بە قوربانت دەبم بۆ تۆ کەم لایەنە عملیات کردەوە دەستی لێ ڕاست ئێستا بۆ عیلاجەکەم کۆلاجێکی بۆ عیلاجەکەم با تۆ تێ تیژی کەم ئەتو سەبر بڕۆ سەبر بابا لەوە سەبەترچی سەودای ڕۆم ئایی هاوا توشتی نا بابا نامەترسە کاک جەمال ماترسە سەبر کاک جەمال سەبر یەک دقە کاک کتێب عملیاتێک کردیە ئەمە تاسێکی کێ وای کاک جەمال چابوویانە چ بوو بچێ ڕاست و چەپم پێ کردی وا کاک جەمال دێمە خوارێ نانە دابەسین چوبدانە کاک جەمال دەم کوژی بە وەرەتی قوربان قاوەیەکە خۆینە بێ بەڵابی کاک جەمال بە قوربان دەبم کاک جەمال لێ چی بوو ڕاگرێ باشە یەک دقە ئەوە بە کۆبووەکە باشە تۆ بۆ ئەمانە ترسونەکی مامەسا بە قورئان نەمێشتم بچێتە 150 هەر لەبەر خاتی کاکێ تۆ دەم کوژی بە قوربان بۆ کوێ؟ دەڕۆم پێیان دەڕۆم بە تەکسی دەڕۆم بەس دەگەت وەرە باباچی قاوەکە خۆم تۆزی مێشمانی سراحەتکە خۆت لە قاوەت ناخۆم سەحەتم باشترە ئەی مامەسا کاکە خوا ئافیز بی کورە وەرە بابە بۆ ترسی جا ئەگە 200 بڕۆمە چیەکەیت وەرە دەبڕە با 200 گێچەکە با بخەوێنم گێچەکە خەوێنم